لدفع ألم هو أصعب منها خوای پەروەردگار تووشی شکستمان دەکا بۆ ئەوەی کەوا بەڵایەکی گەورەترمان لێلادا. هەمومان سوورەتی کەهف دەخوێنینەوە لە سوورەتی ئەلکەهفە هەتا قیامەت کابرای خاوەن کەشتی نازانێت کەشتەکەی بۆ کون بوو بەردەوام ئازاری دەخوارد دڵی ناڕەحەت بوو کەشتێکم هەبوو نەفەرم پێدەگواستەوە بژێوی خۆم و ماڵ و منداڵم لەسەر دابین دەکرد چەند خێزانێک نانمان لەسەر ئەم کەشتێ بوو بە پارەی حەڵاڵ یا ئیلاه العالەمین خۆ من نە حەرامم خواردووە نە زوڵم مستەمم لە کەس کردووە نە چاوم لە ماڵی کەسەوە بووە بە تەما بووم لە ناو دەریادا بە پارەی حەڵاڵ ماڵ و منداڵم چەند خێزانێک بەخێوکەم ئەو خاوەن کەشتیە تا دەچێتە قیامەت لەم حکمەتە ناگا. بەڵام لە سوورەتی ئەلکەهفە پەروەردگار لە زمانی خضر و موساوە بۆمان دەژێڕێتەوە کە فەرمووی ئەگەر بێت و کەشتێکەم کون نەکردایە عیبدارم نەکردایە کونێکم تێ نەکردایە وەکانە وەڕاءەه مەلیک یەأخذ كل سەفینەة غەصبا ئەوە دڵنیابە لە پێشیەوە کابرایەکی ستەمکار هەبوو کە تەماحی لە نانی هاوڵاتیەکانی خۆی دەکرد هەر کەشتێک ساغ بوویایە دەستی بەسەرا دەگرت و دەیبر بۆ خۆی ئیتر هەتا ئەمان نان بڕاو دەبوون. خوای پەروەردگار بە حکمەتی خۆی بە ڕەحمەتی خۆی فەرمانی کرد بە یەکێک لە بەندە دڵسۆزەکان لەو کەسانەی وعەلەمناه من لەدونا عیلما کە خضرە فەرمووی بڕۆ کەشتی ئەو پیاوە کونکە. ئەو پیاوە زۆر ناڕەحەت بوو بەڵام کاتێک کە لە دواترە پیاوەکانی پاشا هاتنە سەیری وتیان وە بەمە تەختەیەکی نوقسانە ئەمە کونێکی تێبووە ئەمە بە کەڵکی ئیش نەماوە پاشا شتی وا کونکراوی ناوێ دواتر چوو بە پارەیەکی کەم تەختەیەک بزمارێکی هێنا و شوێنەکەی پێگرتەوە خەفەتی پێدەخوارد باش ئەمە بۆچی وامان لێ هات بۆچی ئەو ڕۆژە لە کار کەوتم بۆچی چەند سعاتێک بێ ئیش بووم بەڵام خوای گەورە بەڵایەکی زۆر گەورەی لەسەر لابرد تەواوی ژیانی ئێمەش بەڕێزان ئاوایە. زۆر جار خوای پەروەردگار هەندێک ڕاد دەگرێ بۆ ئەوەی بەرزت کاتەوە سبحانە من یەبتەلیکە لیوڕەقیکە تاقید دەکاتەوە تا بەرزت بکاتەوە کەواتە خاڵی یەکەم هەموو مرۆڤێک کە لە ژیانە تووشی شکست و ناڕەحەتی دەبێ تەنها ئەمەیان نەبێ سیانیان ڕەحمەتە بەس تەمەد لە خەڵک نەکرد بێ دڵی دایک و باوکت نەڕەنجاند بێ ئەوەی تری هەمووی مایە ڕەحمەت و بەرزبوونەوەی تۆیە.